ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 24 ئابی 2025 پێشکەش دەکەین. کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لاوان بە پێشنگایەتی پارتە هەرێمە دیموکراتیەکان دەبەپە و تەفگەری ژنانی ئازاد تەژا و پارتی یەکسانی و دیموکراسی گەلەندەم پارتی گربوونەوەیەک با دروشمی ئازادی سەردەکەوێت نەک گۆشەگیری ڕێکخرا و دەیان 1000 کەس تێیدا بەشدار بوون. لە گربوونەوەکەدا هاوسەرۆکی دەم پارتی وان گۆشەن کورد ڕایگەیان دەبێت گۆشەگیری سەر بەڕێز ئۆجەلان هەڵبگیرێت و بە شێوەیەکی جەستەیی ئازاد ببێت. ئەوتیشی گۆشەگیری تاوانێکی مرۆڤایەتی و ئێمە قبوڵی ناکەین. لە ئەندامانی ئەنجومەنی دایکانی ئاشتی موزەین بوتون لەوێ ڕایگەیان مخاتەبی ئاشتی ڕێبەرە ئۆجەلانە وتی دەبێت بەڕێز ئۆجەلان لەگەڵ کۆمسیۆنەکە کۆ ببێتەوە تا ئەمە نێتە دی ئێمە ناتوانین باسی ئاشتی بکەین. هەروەها هاوسەرۆکی گشتی دەبەپا کەسکین بایەندێر لەوێ لا مەراسمەکەدا بەشداری کرد و تیشکی خستە سەر سیاسەتی قەیوم و ڕایگەیان قەیوم سیاسەتی دوژمنایەتی کوردە و وتیشی هەرچەندە پرۆسەیەک بە پێشەنگایەتی ڕێبەرە ئۆجەلان دەستی پێکردووە بەڵام هێشتا ذهنیەتی هێندێک کەس وەک 100 ساڵی ڕابردووە و نەگۆڕاوە. هەروەوتیشی لەبەر ئەوەی دایکانی ئاشتی لا کۆمسیۆن با کوردی قسەیان کردووە ڕێگەیان نەداوەن کە قسە بکەن و دەشڵێت ئەم گەلە با زمان و کولتوری خۆیەوە شانازی دەکات و کەس ناتوانێت نەکۆڵی لا زمان و کولتورەکەمان بکات و بەڕێز ئۆجەلان بۆ نەهێشتنی نەکۆڵی تێدەکۆشێت و هەروەها کەسکین بایەندەروتیشی ئازادی بەڕێز ئۆجەلان بۆ ئێمە فەرزە و ئازادی جەستەیی ئەو بەدینەیە تێکۆشانمان بەردەوام دەبێت. هەروەها چالاکوانی تەفگەری ژنانی ئازاد تەژە گوڵتان کشاناک کە لە گربوونەوەی وان بەشداری کردبوو وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیان پێویستە ئەو کۆمسیۆنەی کە لە پەرلەمان پێکێنراوە لەگەڵ ڕێبەرە ئۆجەلاندا دیدار بکات و وتیشی ئەمە داواکاریەک یا سەپاندنێکی سیاسی نییە بەڵکو پێویستیەکە بۆ چارەسەری دیموکراتیک و گۆڕانکاری. هەروەها کشاناک وتیشی ئەگەر چارەسەری کێشەکە لە پەرلەمانەوە دەکرێت دەبێت سەرەتا ئەم دیدارە ئەنجام بدرێت. گوڵتان کشاناک لاگەبوونەوەکەدا کە خەڵکێکی زۆر بەشداریان تێدا کردبوو ئاماژەی بۆ کرد کە بەرخۆدان گەیشتووە تا قۆناغێکی نوێ و وتی تا هەموو مافەکانمان بەدەستدەهێنین ژنان گەنجان و گەل لەسەر ئەم ڕێگەیە بەردەوام دەبێت. هەروەها جەختشی کردەوە بەڕێز ئۆجەلان وەک نوێنەری ئاشتی و ناونیشانی چارەسەری بانگەوازێکی ئاراستی گەلەکەمان کردووە کە ئەم بانگەوازە دەرگای سەردەمێکی نوێ لەسەر بنەمای گۆڕانکاری دیموکراتی کردووەتەوە و وتیشی ئێمە ئامادەین بۆ ئاشتی چارەسەری و ژیانێکی یەکسان و دیموکراتیک. هەروەها سەرنجی خستە سەر و کۆمسیۆنی کە لە پەرلەمان پێکهێنراوە و ئاوتی ئەگەر ئەم کۆمسیۆنە نوێنەرایەتی گەل دەکات ئەرکی ئەوەیە کە هۆکاری پێکدادانەکان لە ناو ببات. دەبێت ڕێز لە زمانی زگماکی بگرێت و یاساکانی گۆڕانکاری دیموکراتیکیش ئامادە بکات. هەروەوتیشی کۆمسیۆنەکە دەبێت پەیڕەوکردنی سیاسەتێکی بەرپرسیارانە بەرامبەر بە گەل هەیبێت و دەبێت سەرەتاش دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام بدرێت چونکە ئۆجەلان ئەندازیاری چارەسەری دیموکراتیکە. لە هەرێکە لە شارەکانی ئەزمیر ئەستەمبول و ئەنقەرە چالاکی ئەنجام درا و تایدا داوای ئازادکردنی زیندانیانی نەخۆش کرا. لقی ئیهەدەی ئەزمیر بۆ سەرنج خستنە سەر دۆخی زیندانیانی نەخۆش ڕاگەیاندراوێکیشی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا لە بەڕێوەبەرانی لقی ئیهەدا ئاماژەی بۆ کرد کە دۆخی 335 زیندانی مەترسیدارە و 230 لەو زیندانیانە ناتوانن بەتەنها درێژە باش ژیانیان بدەن. هەروە لە ئەستەمبولیش کۆمسیۆنی زیندانیەکانی لقی کۆمەڵەی مافەکانی مرۆڤی ئیهەدەی ئەستەمبول 700مین هەفتەی دانیشتنی ئێفی لە بەردەم بینای کۆمەڵەکە ئەنجامدا و کە لە چالاکی ئەم هەفتەیەدا بۆ ئازادکردنی سەرجەم زیندانیانی نەخۆش لە زیندانەکاندا بانگەواز کرا. هەروەها بە دەست پێشخەری ئازادی زیندانیانی نەخۆش لە هەفتەی 572میندا لە ئەنقەرە چالاکیەکیان ئەنجامدا کە باسی دۆخی سەختی زیندانیانی نەخۆش عەبدوڵڵا زۆر ئارسەلان لە زیندانی داخراوی ئەرگەلێ کرا. بڕیارە ئەمڕۆ بۆ فەرماندەی بڕیارگەی ناوەندی هەپەگان نورەدین سۆفی و فەرماندەی ئەکادمیای ئەپۆلۆ کۆچەر و ئۆرفا و بەختیار گابار لە شاری کۆڵنی ئەڵمانیا چالاکی یادکردنەوە بەڕێوە بچێت. کۆما و بانگەوازی لە هەموو وڵات پارێزان و بەتایبەت بنەماڵی شەهیدان کردووە کە بەشداریەکی فراوان لە مەراسمەکەی کۆڵندا بکەن.
لە هەریەک لە شارەکانی کۆبانی و حەلەب با بەشداری خەڵکێکی زۆر تەرمی شەهیدانی قەسەدە زاگرۆز بۆتان و بارانگرێسپی و ئەندامی هێزەکانی یاسایشی ناوخۆ محەممەد ئەلوش بە خاک سپێردران و بەڵێنی بەردەوامی لەسەر ڕێگەکەیان دووپاتکرایەوە. لە گۆڕستانی شەهیدانی بەرخۆدانی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە هەرێمی شەقیف تەرمی شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتیک زاگرۆز بۆتان بە ناوی حەسەن ساڵح کە لە شاری سرێنی ڕەققا شەهید بوو و هەروەها ئەندامی هێزەکانی یاسایشی ناخۆ محەممەد ئەلۆش بە ناوی محەممەد موسا حوسێن کە لە 20 ئاب لە حەلەب شەهید بوو بە خاک سپێردرا. هەروەها دانیشتوانی کانتۆنەکانی فورات و ڕەقە لە گۆڕستانی شەهیدانی دیجلا لە شاری کۆبانی تەرمی شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا هۆگر ئەحمەد خەلیل با ناسناوی بارانگرێسپی کە لە 20 ئابی 2025 لە شاری ڕەقە شەهید بوو یان بە خاک سپێرد. بۆ شەڕوانی قەسەدا محەممەد ئەلحیسانی کە لە 19 ئاب لە کاتی ئەرکی سەربازی خۆیدا شەهید بوو مەراسمی یادکردنەوە لە ڕەقا بەڕێوەچوو. بەسەدان دانیشتی کانتۆنی ڕەقە و ئەندامانی دامەزراوەی مەدەنی و سەربازەکان و پارتە سیاسیەکان و ئەنجومەن و کۆمۆنەکان سەردانی خێمەکەیان کرد. هاوسەرۆکی ئەنجومەنی شاری حەزیمە فاتیمە ئیبراهیم ڕایگەن بە خوێنی پاکی شەهیدان داستانی قارەمانەتی فیدایی نووسراوە. هەروە ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی ڕەقە محەممەد ئەبوو حەسەن بەڵێنی درێژە پێدان با هێڵی شەهیدانی دووپات کردەوە. لە کۆمپانیای چتر لە شاری سلێمانی مەراسمی شکۆداری یەکەمی ساڵیادی شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد ڕۆژنامەنووسان گولیستان تارا و هێرۆ بەهادین بە ئامادەبوونی خانەوادە و هاوڕێ و هاوکارانیان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان و ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە ئازادی ڕۆژنامەگەری بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا تەوار عادڵ لەسەر ناوی ژنانی ڕۆژنامەنووسی ئازاد وتاری پێشکەش کرد و هەروەها ئەحمەتەکینیش برای شەهید گولیستان تارا وتەی پێشکەش کرد و هێرۆ بەهادی بێریڤان بەهادینیش خوشکی هێرۆ بەهادین وتارێکی پێشکەش کرد. هەر لە مەراسیمەکەدا دیاری محەممەد بەڕێوەبەری سەنتەری مترۆ وتارێکی پێشکەش کرد و وتی هەرێمی کوردستان شوێنێکی کراوەیە بۆ ئەنجامدانی تاوان بەرامبەر با ڕۆژنامەنووسان و بەداخەوە تا ئەم ساتەش زەمینە نەرخساوە بۆ ئازادی ڕۆژنامەگەری. هەروەها لە درێژەی مەراسیمەکەدا بەڵگە فیلمێک لەسەر ژیان و تێکۆشانی هەردوو شەهید نمایش کرا و پاشان خەڵاتی خانەوادەی شەهید مامۆستا جیهانی هەولێر پێشکەش بە خانەوادەی هەردوو شەهید هێرۆ بەهادین و گولیستان تارا کرا. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەرباشووری کوردستان بەردەوامە و سەربازانی تورک چیتر ڕێگە بە چوونی گوندنشینە لە گوندی گوهەرزێ سەرباشارۆچکەی ئامێدی بۆ ناوباخ و ڕێزەکانیان نادات. ئەو زانیاریانەی کە بەردەستی ئاژانسی ڕۆژنووس کەوتووە سەربازانی سوپای تورک سەر لە بەیانی دوێنێ ڕێگەیان با دەیان هاوڵاتی گوندی گەوهەرزێ سەر بە ئامێدی نەداوە بچنە ناو باخ و ڕێزەکانی خۆیانەوە. هەروەها زانراوە کە سەربازانی تورک دەستیان بەسەر مۆبایلی هاوڵاتیاندا گرتووە و پێیان وتون تا ئێمە مۆڵەت نەدەین نابێت کەس لێرە نزیک بێتەوە و ئاوە تووشەنە ئەمە ناوچێکی سەربازی و لەژێر کۆنتڕۆڵی ئێمەدایە و نابێت هیچ کەسێک با بێ مۆڵەت سەردانی ئێرە بکات. ئاگرێکی بەرفراوان لە دارستانەکانی دەوروبەری شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان کەوتوتەوە بە پێی ئامارەکان زیاتر لە 300 هێکتار دارستان و پوش و پاوانی سووتاندووە. سەرڕای ئەوەی کە لە سەرەتادا ئاگرەکە لەلایەن تیمەکانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و ژینگە پارێزانی خۆبەخش و خەڵکی ناوچەکە و فەرمانگەی پاراستنی ژینگە کۆنتڕۆڵکراوە بەڵام دواتر ئاگرەکە جارێکی دیکە هەڵگیرسایە و زیانی زیاتری لێکەوتوتەوە. هەروە قایمەقامی مەریوان لەبارەی زەرور و زیانی ئاگرەکەەوە ڕایگەیاند ئاگر زیانی بە زیاتر لە 300 هێکتار دارستان و پوش و پاوان گەیاند و دوو کەسیش بە تۆمەتی ئەوەی کە دەستیان هەبووە لاکردنەوەی ئاگرەکە بە ئەنقەست دەستگیر کراون و لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.